الدور پسندکردنا ماده 118 دستور عراقی دا که هر پارێزگایەک پشتی دەنگدانێ و کۆمکردنا دەنگان پێنجە کو ئێک بۆ هەیە کو پەرێنبوونە خۆ ڕاگەیەنیتن لێت ناوبەرە بوون و ڕاستیاندا پەرێنبوونە بەسرە داخوازیەکە جەماوەریە. مستعدون ايضا لاجراء الاستفتاء. ام آمادن جبو راپرسینا ریجه ده جسدی ریخستن جواکا سیویل لگل منه خلکی ما بمرایه خو پیشاندار بمرانه کوالسیونا هریم بسرا من 120,000 امزه هنه. هر حال ام آمادن جبو دنگدانا لسر ده جسدی دمینه وکرنا ناوندن جبو هلبجارتنان که جماراوان 34 ناوندن. ام باورن او نبسن پیوسته جه 6 تا 7 ناوندی بن. پشتی دنگدانه امی درباسی قناغا سیم بن که او 5 کوم یکه. پارێزگەهە بەسرە ڕادگەینیتن که خو بەرهەوی داخوازیان جەماوەران دکەن داکو هەرێمە خۆ ڕاگەین لە دوی دەمیدا ئاستانگەن شەڕی بووینە ڕێگر ئەدبەروان داخوازیان. اليوم الشعب البصري كله ایروش خلک بصره لهرم دنیره لی نیرین کو عراق را درباز دبن وان باندورا خوهیه دما کو کر بصره شرد که جبو رمادی و تکریت و پارزگه هندن و بر برزگار کرنا موصله ودچه و باندورا خواه بو او ایروش لروشا گشتی و مترسین لسر عراق دنیرن لی جبو رین یاسایی او لگل رین یاسایی نه پەرێنبوونە بەسرە بەرژەوەندیە جەماوەرێن بەسرەدایە داکو ماف و داهاتن وێ پارێزگایە بۆ خەڵکێ بەسرە بمینیتن. مال البصرة للبصرة ماڵی بەسرا ji bo بەسرایە گەنجن بەسرا divê bêkar nebin divê derfetên kar ji bo wan peyda bin bi hebûna projeyên berê heyî li Besra ev giş dê pêk bêt eger me dewleteke biçûk hebe. وڵاتیان بەسرە ڕادگەینن کو دوی دەمیدا کارێکی ئاستانگە کو بەسرە هەرێمە خۆ ڕاگەینیتن ژبەر ku بەرپرسن هەرێمە بەسرە دوی دەمیدا هزرە وڵاتیان ناکەن. فكرة الإقليم هي فكرة قانونية. بیروکیا هرمه او بیروکیا یاسایی باشه. لدوان روشاده پشتیم باوری نما به برپرسان و حکومت هایی. گلا اوین کو هرم دمزینن و کارمن جاره که دیم ببنجه باوری و همالاتیان. به اگر لوازی حکومت عراقی ولدور پشگوی خستن پارێزگای بەسرە هەمی بواراندا دەنگی جەماوەران تێنە بلند کردن داکو داخوازیانوان بۆ هەرێمبوونا بەسرە بکارێکی شەرعی بێتە وەسف کردن. سەڵا بامەری دەنگی ئەمریکا پارێزگای بەسرە.